لله رب العالمين على خير خلق الله محمد الأمين وعلى آله وصحبه أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. اللهم اجعل أعمالنا هذا خالصا لوجهك العظيم ولا تجعل لأحد فيه منه شيئا يا رب العالمين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا ما علمتنا يا رب العالمين. قوتابیانی خۆشەویست گەنج و لاوە بەڕێز و خۆشەویستەکان، سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ. ئومێدەوار و داواکارم لە خوای گەورە سەرکەوتوو دنیا و قیامەت بن، سەرفراز بن. خوای گەورە من و ئێوەش بجێڕی لەو کەسانی کە طالب العلمن، کە داواکاری زانستی شەرعین. خوای گەورە لەو کەسانەمان بجێڕی کەوا ئەهلی علمن، ئەو کەسانەی کەوا مەلائیکەت و فریشتەکانی خوای گەورە سبحانه وتعالى باڵی سۆز و میهرەبانیان لە بۆ ڕادەخەن بۆ ئەوەی کە وەکو ڕێز و حورمەتێک لە بۆ ئەهلی علم. قوتابیانی خۆشەویست فێرخوازان، بەڕاستی علم گەورەترین نیعمەتی خوای گەورەیە سبحانه وتعالى. بە علم و زانست و زانیاری ئینسان گەورە دەبی، بە تایبەت زانستێک علمێک کە بتگەێنێتە خوای گەورە سبحانه وتعالى، کە خوات پێ بناسێنی، کە باسی خوای گەورەی تێدابی، کە باسی پێغەمبەری تێدابی صلی الله عليه وسلم، کە باسی دینی ئیسلامی تێدابیتن. بۆیە ئەو ئێوەی بەڕێز کە بەڕاستی لەو چەند دەرسە کە لەگەڵ ئێمە بوونە، بەڕاستی ئومێدەوارین کەوا ببێتە توێشووی ڕۆژی قیامەت. یعنی تەئکید بن، هیچ گومانتان نەبی لەوەی ئەو ماوە کەمەی کە سەعاتێک کە 50 دقەیەک یاخود تەمەشارێکی بە 2 دەرس هەفتانە چەند سەعاتێک 3-4 سەعاتێک کەوا لە خەریکی زانستێک دەبی، علمت پەیدا دەکەی، ئەوە مەجلیسی ذکرە. ئەو مەجلیسەیە کە مەلائیکەت و فریشتەکانی خوای گەورە سبحانه وتعالى هاوشانی ئێوەی بەڕێز بەشدار دەبن. مەجلیسێکی زۆر مبارەکە، زۆر گەورەیە، زۆر پیرۆزە. والله چۆن لەو شاشەی ئێستا کە جەنابتان ئێمە ڕوبەڕووی یەکتر دەبینەوە، لە ڕۆژی قیامەتێ هیچ گومانتان نەبیتن ئەو شاشە لێ دەدرێتەوە، ئەو شاشە لێ دەدرێتەوە، دەبێتە گەورەترین شاهێد، دەبتە گەورەترین شاهێد سەوت و سوورە لە ڕۆژی قیامەت. ئێمە فەخر و شانازی پێ دەکەین. خوایە ئێمە کاتێک لە کاتەکانی خۆمان تەرخان کرد بۆ ئەوەی کەوا خۆشەویستی تۆ، ناسینی تۆ، ذاتی پیرۆزی تۆ لە دڵمان تۆختر و چاکتر و باشتر بی، لە مەحەبەت و خۆشەویستی ذاتی پیرۆزی تۆ پێغەمبەرەکەت صلى الله عليه وسلم. وازمان هنا للتلفزيون، وازمان هنا لموبايل، وازمان هنا لهمو السوشيال ميديا، وازمان لهمو اشتكان هنا تنها بيقمة بس اويش اوي كوا رزامندي تو بدز بيني لويا او كاتنا كاتي زور بيروزا سستي تيدا مكان قرمو قربن ان شاء الله وميدمان وايا خواهي قول سبحانه وتعالى لو كسانا من بجيري كوا فريشتكان دعاء خير باندو دكان لو كسان بين كوا طالب العلم هەروەکو دەڵێ لە زانایەکیان پرسیار کرد، پێیان وت ئەگەر پێت برێن ماوەیەکی زۆر کەمت ماوە، یعنی مەسەلەن لۆ نمونە بە تو بڵێت لە ماوەی 3 دقیقەیت کە 2 دقیقەیت کە ئەتوو وەفات دەکەیت، چ عیبادەتێک دەکەیت، چ شتێک لەکن زۆر گەورەیە کە ئاخر شت بەوەی بچیەوە خزمەت خوای گەورە سبحانه وتعالى. ڕەنگە یەکێ لە ئێمە بی دەڵێ والله ڕاز دەستمە سەزدا، ڕەنگە یەک لە ئێمە بیتم برێ والله ڕاز دەستنوێژ دەشوم نوێژێ دەکەم. بەڵام ئەو زانە بەڕێزان چی فەرمووی والله ئەو کاتە دەقۆزمەوە بە فرسەتی دەزانم دەچمە ناو حەڵقەیەکی علم، بەشداری دەکەم لە حەڵقێ و لە بازنەیەکی علمی و شەرعی و ذکر کە باسی خوا و پێغەمبەر بکە، چونکە لەوەی گەورەتر نابینم. ئینسان لەو مەجلیسە بمری پلەیەک لە پلەکانی شەهیدی بە قسمەت دەبیتن. خوای گەورە لەو کەسانەمان بجێڕی. خۆشەویستان، قوتابیانی خۆشەویست فێرخوازان، گەیشتینە ڕوکنی پێنجەمی ئیمان. ئەرکانەکانی ئیمان وەکو باسمان کرد بریتی بوو لە 6 ڕوکن. ڕوکنی یەکەممان باس کرد کە بریتی بوو لە ئیمان بە خوای گەورە سبحانه وتعالى. ڕوکنی دووەم باسی باوەڕبوون بە فریشتەکان. ڕوکنی سێیەم باسی باوەڕبوون بە کتێبە ئاسمانیەکان. و ڕوکنی چوارەم بریتی بوو لە باوەڕبوون
بە پێغەمبەران سەڵات و سەلامی خوای گەورەیان لەسەر بێ. ڕوکنی پێنجەم کە دەرس و وانەی ئەو ڕۆیە باسی ڕوکنی پێنجەم باوەڕبوون بە ڕۆژی دوایی. ڕوکنێکمان دەبینێ ئەویش باوەڕبوون بە قەزا و قەدەر. ئێستا لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست باسی ڕوکنی پێنجەم دەکەی، باوەڕبوون بە ڕۆژی دوایی. باوەڕبوون بە ڕۆژی دوایی بریتێ لەوەی پێویستە هەموو ئینسانێکی ئیماندار باوەڕێکی پتە و بەبێ هیچ دوو دڵیەک بەبێ هیچ شک و گومانێک باوەڕی هەبی بەچی بەوەی کەوا ڕۆژەکەیە خوای گەورە سوبحانەهو وتەعالە هەموو تێگڕای بەشەریەت و مرۆڤایەتی تێدا زیندوو دەکاتەوە و لە پاش ئەوەی کە ئەوان مردوونە خوای گەورە لەو ڕۆژەدا ناو قەبرەکانیان زیندویان دەکات و ناو قەبرەکان دەریان دێنی بۆ ئەویش تەنها لە بۆ یەک مەبەست ثم يحاسبهم على أعمالهم تەنها لەو ئەوەی کەوا محاسبە و لێپێچینەوەیان لە بۆ بکە. لە لاپەڕە 81 خەتی یەکەم ئەگەر هات گوتمان پێناسەی ئەلئیمان باليوم الآخر بکە دەرێ ڕۆژی دوایی چییە؟ وهو اليوم الذي لا خەتی یەکەم لای کۆتایی وهو اليوم الذي يحيي الله تعالى فيه الخلق بعد موتهم أو روجيك أخوائي سبحانه وتعالى مروفا كان زندود كاتو لدواء أويك مردود ويبعثهم من قبورهم أخوائي قورا لنا وقبر كان يندريان ديني ثم يحاسبهم على أعمالهم لدواء دا أخوائي قورا اللي بستنويان لقل دا دكا أو بناسكي هتا أعمالهم ختيلي دو أقاتا لي كواتا بيوست إنساني إيمان دار بيرو باورتي بتو ببيدو ضلي بأو بري دڵنیاییەوە باوەڕی بە ڕۆژی دوایی هەبی بە هەموو وردیەکانی ئەو وردەکارانی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە لەبارەی ڕۆژی قیامەت لە قورئانی پیرۆز باسی کردووە یاخود پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرموودەی صحیح ئاماژەی پێ کردووە دەبی باوەڕمان پێی هەبێ نابی لێی دوو دڵبی دەبێ باوەڕێکی پتە و بەبێ دوو دڵی باوەڕێکی تەواوت پێی هەبیتن کەواتە باوەڕمان هەیە هەر شتێک لەبارەی ڕۆژی قیامەت خوای گەورە باسی کردبی یان لە فەرموودەی صحیحی پێغەمبەر هاتبی صلی الله عليه وسلم باوەڕمان بە هەمووی هەیە کە بریتێ لەوەی کە لە مردن و هەروەها پرسیاری ناوگۆڕ و هەروەها خۆشی و ناخۆشی یعنی سزای ناوگۆڕ و هەروەها خۆشیەکانی ناوگۆڕ کە پێغەمبەری خوا دەفەرموێ صلی الله عليه وسلم القبر إما روضة من رياض الجنة أو حفرة من حفر النار وهروها دەبی باوەڕمان هەبی بە هەموو ئەو شتانەی کەوا لە ڕۆژی قیامەت ڕوودەدا پێش هاتنی ڕۆژی قیامەتیش ئەو نیشانانەی کەوا لە قورئانی پیرۆز یان لە فەرموودەی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم باس کرایە دەبی باوەڕمان پێی هەبی بەوانەی متواترن صحیحن نابی شک و گومانمان لێیان هەبی باوەڕمان بەوەی هەبی ڕۆژێک دادێ ئەو ڕۆژی قیامەتەیە نەفخ لێ دەدرێ واتە فووەک دەکرێتن بە کەڕەنایەک ئەو دنیا لە بین دەچی و تێک دەچی و نامینێ دەبی باوەڕمان هەبی لەو ڕۆژدا مرۆڤ زیندوی دەبێتەوە ئینجا خوای گەورە ئەو خەڵکی حەشر دەکا و کۆ دەکەوێتەوە لە شوێنێکی دیاری کراو و لەو ڕۆژەدا خوای گەورە سوبحانەهو وتەعالە صەحیفە و کارنامەی هەموو مرۆڤەکان دەداتەوە دەستیان و لەو ڕۆژەدا خوای گەورە لێپێچینە و محاسبەی مرۆڤەکان دەکا و لەو ڕۆژدا خوای گەورە میزانێک دادەنێ پێوەرێک لە بۆ لێپرسینەوەی عەبد و بەندەکانی خۆی لەو ڕۆژەدا ئەوەی نەجاتی ببی خوای گەورە دەرباز و ڕزگاری بیتن بە سەلامەتی لە حەوزی پێغەمبەری خوا حەوزی کەوسەر ئاوێ دەخواتەوە و دەبی باوەڕیشمان هەبی هەموو کەسێک چاک و خراپ دەبی لەسەر پردی سڕات بپەڕێتەوە بەرەو بەهەشت لە کۆتاییشدا دەبی بزانین مەسیر و دوا ڕۆژ و داهاتووی هەر هەموو کەسێک یان بەهەشتە لە بۆ چاکە کاران و باوەڕداران یان دۆزەخە خوا پەنامە بدا لە بۆ کەسانی بێ باوەڕ و واروەها خراپەکار خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە چەندین دەقی قورئان باسی ڕۆژی قیامەتی کردووە دەتوانین برین کەم لاپەڕی قورئان هەیە خوای گەورە ئاماژەیەک بە ڕۆژی قیامەت نەکا وەکو دەفەرموێ لە دەربارەی باوەڕدارانی ڕاستەقینە کە دەفەرموێ هودى للمتقين متقين چين يجلس صفات كان يا اخوي يقول لك بازك والذين يؤمنون بالغيب او الذين يؤمنون بما انزل اليك وما انزل من قبلك او انا باور يعني هي بو قراني لبوتو دابزي اي محمد صلى الله عليه وسلم وما انزل من قبلك وباور يعني هي بو كتاباني بيشو
لتوراة لإنجيل كللاني خواودا بزيوا وبالآخرة هم يوقنون ويكيشت الله صفات كانيان أويا باوريان بروجي دوائي هيا دلنيان لهاتني روجي قيامة هشكو قمانتيان تيدا ني طبعا أوي كقولتم ختيلي دا للا يسرع عندي ختيلي دا هيتك ختيلي مدى للا إخواري هلا فرح اشتاويك يؤمنون بأن وقت قيام الساعة علمه عند الله إما وكو باوردات تبي باور مان هوي هاتني كاتي روجي قيامت هيت كسيق نازاني كاتكي تسو وقتك بدقيقي بطاوتي هيت كسيق نازاني دقل لذاتي الله لا يعلمه أحد إلا هو هيت كسيق علمي بينيا دقل لذاتي الله أوي بالقما خواهي قول لتنين آيات القرآن آما جبودك هيت كسيق هاتي روجي قيامت نازاني دقل ذاتي خوي نبي سبحانه وتعالى وكو فرمي خواهي قول إن الله عنده علم الساعة هاتني زانست وزانياري كاتي هاتني روجي قيامت تنها لك الخواي قوريا عنده تنها لك الخواي قوريا هيت كسي نازانيتا كين روجي قيامت ديتا طبعا أما كدرين هاتني روجي قيامت بالضبط كنازاني عن أما نازاني لصالتا لتروجك بدقيقي بوردي تيت بلام هيغمبري خوا بيمان دا فرمي هاتني روجي قيامت لروجي زمعة بەرپارەبی بەڵام کام جومعەیە نازانی لە چ ساڵێکە نازانی لە چ مانجێکە نازانی ئەوەی ئاماژەکراو لە ڕۆژێک لە جومعەیەکە لە جومعەکان ئەو دەکەینەیە الله ئەعلەم لۆیە کاتێ جوبریل دێتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەند پرسیارێک لە پێغەمبەری خوا دەکا دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا مەل ئیمان پێم برێ ئیمانتیە لاپەڕە 82 پێغەمبەری خوا ئەرکانەکانی ئیمانی لۆ دەژمێرێ أو دار بيدري ما الإسلام أدي إسلام تيا بيغمبري خوا صلى الله عليه وسلم أركان كان إسلامي لو دجميري لدواء دا بيدا فرمي أي بيغمبري خوا صلى الله عليه وسلم بيغمبري إحسان تيا بيغمبري خوا لوت كي هر برزي إحسان شلو بازكا كبريتيا لوي خواي بپرستی بشوازك عبادتي خوا بكي وكو أوي حزبكي خواي قورا ببيني بتاوي خود أقا نقشتي أو فلايا يقينت هبي وقمان النبي خواي قورا أتو دبيني أو بوشوي عبادتي خوابكي أو برسترين بلاي إحسان تاكا كاريا لدوايدا جبريل عليه السلام فرمي أي بيغمبري خواه صلى الله عليه وسلم متى الساعة صح؟ ورا فرمو كم يعني بردوان فرمو بقول بصرة تلفونك منو هات كواتا قتابي يعني خوشويست خوش كبدا بريزا كان هاتني روجي قيامت بيغمبري كاتب بسيال لبيغمبري خوا كرا متى الساعة أي بيغمبري خوا أدي روجي قيامت كيني دي بيغمبري خوا صلى الله عليه وسلم لولامي دا فرمود ما المسؤول عنها بأعلم من السائل أو كسيب بسيالي ليدك بي الشارزات دنيا لوي كبسيادك واتتون كتو جبريلي قوري همو ملائكة كاني وأمنش بيغمبري كوتا زمانم قوري همو بيغمبران كو أتو نازاني أمنش نازانو خواهي قوري أو المزاني ياريب من نداوة نازانم كيدي انت جبريل فرمي أي بيغمبري خوادي بيمبري كواتا مادام أتو نازاني أي كيني نشانة كانت بيغمبري خوا صلى الله عليه وسلم نشانة شي باس كرد لبو جبريل طبعا ليرة دا خوش ويستان حكمتيا لبرتي خواي قول الروح سبحانه وتعالى روجي قيامتي بنهان كدوا كريتيش يقل غيبكان يقل حكمتكاني اويا زوراني لشتكان يعني لو اشتان لكاتكان خواي قول شهاديتي لونو مناهاتني روجي قيامة لو هاتا هميشه وبردوام مروفكان لآما دباشي دابن انسان بشتي ليلة كاتا وبري دي وزاخو روجي قيامت صالي مثلا 2050 ونيا كاين جيش منيزيك او تمنا لخم توبيدك وخلكاني
پێشی ئێمە کە چەندین ساڵە ئەگەر بەهر بزاندرابە بالضبط ڕۆژی قیامەت فلانە ساڵە ئەو کەسانە بە فەساد دەچون تووشی گوناح و تاوان دەبوو بەڵام خوای گەورە ڕۆژی قیامەتی شاردتەوە بۆ ئەوەی هەمیشە مرۆڤەکان لە ئامادە باشیدا بن هەمیشە بە پاک بمێننەوە هەمیشە هەولی کاری بەرز و چاک و پلەی بەرز بدات نەک دەست لە ینی پشتی لێ بکەنەوە و کاری خراپ بکەن ئەوە یەک لە حکمەتەکانە دومیشت هەندێک شتێ هەندێک شتەیە کۆدا یعنی بەجگە لە لای خوای گەورە زیاتر نابتەوە هەندێک لە معنای قورئان ئەلیف لام میم حامیم و زۆر لە ئاەتەکان متەشابیهە پێویست ناکە ئێمە بە دوواداچوونی بکەین خوای گەورە سوبحانه وتعالى ئەو عیلمەی شاردۆتەوە مەسەڵەن لۆن منە هەندێک لە ناوی پیرۆزی گەورەی خوای گەورە لای خۆی هێشتێتیەوە لێ حکمەتی مەبەستەکەی کەواتە مەرد نییە هەموو شتێک ئێمە بیزانین دەبێ قەناعەت و یەقینمان هەبێ ئەوەی خوای گەورە بە ئێمەی گوتیە حکمەتی تێدایە و عیلمی تێدایە و سوودی تێدایە و لە قازانجی ئێمەیە و هەر شتێک کە خوای گەورە سوبحانه وتعالى دەری نەخستووە بە ئێمەی نەگوتیە حکمەتی خۆی تێدا ئێمە وەکو بەنی ئیسرائیل ناکەمرێن سەمیعنا وعەسەینا بەڵکو ئێمە دەڕێن ئەی پێغەمبەری خوا ئەی خوای گەورە لە هەموو ئەو شتانەی کەوا باست کردووە ئەو شتانەی کەوا بە شاراوەی ماویتەوە ئێمە دەڕێن سەمیعنا وەئەطەعنا غفرانك ربنا وإليك المصير کاتێک کە ڕۆژی قیامەت شتێکی شاراوەیە پەنهانە بەڵام خوای گەورە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەند نیشانەیەک باس کراوە کە ئەو شتانە نیشانەی هاتنی ڕۆژی قیامەتن بەڵگەن لەسەوەی کە ڕۆژی قیامەت نزیک دەبتەوە لە عەبد و بەندەکان لاپەڕە 82 علامات الساعة من أشراط الساعة الصغرى والكبرى ئاگال لێبی ئەوەی خەت لێدە واتە نیشانەکانی هاتنی ڕۆژی قیامەت دوو جۆرە الصغرى نیشانە بچووکەکان الكبرى نیشانە گەورەکان کەواتە لە لای خۆت تۆماری کە و ئاگادار بە نیشانەکانی ڕۆژی قیامەت لە خەتی سێم دوو جۆرە نیشانە گەورە بچووکەکان و نیشانە گەورەکان ئاگال لێبیتر ئەمە علامات الساعة الصغرى نیشانە بچووکەکانی هاتنی ڕۆژی قیامەت بریتێ لەو شتانە طبعا نیشانەکان زۆرن بچووکەکان یعنی بەڕاستی فەرموودەی زۆر لەسەر بەڕام ڕەنگە هەندێک بەشی هەرە زۆری ئەو فەرمودانی کە باسی نیشانە بچووکان دەکەن یعنی بەشێکی زۆری زەعیفە لاوازە هەندێکی ڕەنگە هەر مەوزوع بن لۆیە ئەوەی کە ئێستا ئاماژەی پێکەن بە هەندێک لەو شتانەی کەوا لە فەرمودەی صحیحی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم یەک لە نیشانەکانی هاتنی بچووکەکانی برین کە هاتووە نیشانەی نزیکبوونەوەی ڕۆژی قیامەتە هاتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و هەروەها کۆتایی هاتن بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و مردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە هەمووی نیشانەیە لەسەر نزیکبوونەوەی ڕۆژی قیامەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێ ئەنا وەساعەتو کە هاتنی من بە پێغەمبەراتی و لەگەڵ ڕۆژی قیامەت ئاوا هاو تاین واتە زۆر نزیکی لێکتر باشە یان پێغەمبەری خوا دەفەرمێ مردنی من لەگەر هاتنی ڕۆژی قیامەت زۆر لە نزیکە ڕەنگە کەسێک پرسیار بکە بڕێ باشە 1400 ساڵە پێغەمبەری خوا وفاتی کردووە صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا دەفەرمێ هاتنی ڕۆژی قیامەت ئەوەندە نزیکە بەڕێزان خۆشەویستان بەڵێ هاتنی ڕۆژی قیامەت زۆر نزیکە یەک لەو شتانە بەراورد بکەی ئەگەر لە ئومەتەکانی پێشی لە ئادەم لە ئیبراهیم پێغەمبەر لە ئومەتی قەومی نوح لە ئومەتەکانی پێشوو هاتنی ڕۆژی قیامەت لە بۆ ئێمەی ئومەتی پێغەمبەر ئەگەر 1400 ساڵ لەوە پێشیش بی زۆر نزیکە لە چاوە ئەوە یەک دومیشت هاتنی ڕۆژی قیامەت چییە بریتێ لە مردنی ئینسان کاتێ ئینسان مرد فقط قامت قیامەت تەواو ئاتوو دەست لە دنیایە دەشورێ دەچی عالەمێکی تر کەوا عالەمەی ئاخیرەیە تەواو لەوێن دەرێ قەبر و قیامەت دەست پێ دەکاتە تەواو ئەتوو داخیری عالەمی بەرزەخ بووی لە بەرزەخیش تەواو لۆ قیامەت دەڕۆی کەواتە لۆیە بەڵێ هاتنی ڕۆژی قیامەت زۆر نزیکە دووەم لە نیشانەکانی هاتنی ڕۆژی قیامەت فتح بەیت المەقدس کە لە دوو جاران تاوان فتحی بەیت المەقدس کرایی یەکەشیان لە سەردەمی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ جاری دووەم لە سەردەمی صلاح الدین ئەیوبی قائیدی کوردی بەڕێز کە جێگای فەخر و شانازی
هەموو مسلمانان بە تایبەت ئێمەی کوردە و هەروەها پەیدابوونی فتنە لە ڕۆژهەڵات لە منطقەی ڕۆژهەڵات و هەروەها بە شوێنکەوتنی دابوو نەریت و عادات و یاسا و دەستوری جوولەکە و گاورەکان و هەروەها پەیدابوونی چەندین کەسانێک کە داوای پێغەمبەرایەتی دەکەن طبعاً ئەگەر تەماشای کتابەکە بکەن خۆشەویستان لاپەڕ 82 خاڵ خاڵ ئاماژە کراوە ئەمن ئەوەی کە دەرێ فمن ذلك بعثة النبي محمد صلى الله عليه وسلم ئەوەندی خەت لێدا فمن ذلك بعثة النبي محمد صلى الله عليه وسلم ئەوەندی خەت لێدا دوام فتح بيت المقدس أو يخد ليدا وظهور الفتن من المشرق حتى يدري ختي ليدا حتى مشرق أو رقم 2 سيام وضع الأحاديث المكذوبة Again, Mike. يكشتل لو نشان عن هاتين روج في كثرة القتل وتمني الموت أتاوي دري أو دو خالي خد ليدا كثرة القتل واتا زوربوني كشتنو كشتار وتمني الموت أو تخواصن بمردن يعني سدم هندنا خوش دبي زمانه هندنا خوش دبي إنسان تمنى بمردن دكاتر خلق تمنى دكاتر آوات دخوازي بحالي خلشي گۆڕستان و قبرستان هەندە بەڵاو موسیبەت ناخۆش دەبی و هەروەها زۆربوونی مردنی لە ناکاو لە هیکەوە کابرا جەڵتە لێی دەدا لە هیکەوە دەمری گەنج و جاعی لە دەمری بەبێ نەخۆشی بەبێ هیچ بەردەفتەوە دەمری و هەروەها بوومەلەرزە نەخۆشی تاعون زۆر دەبیتر و هەروەها ژمارەی پیاوان زۆر دەبی ژمارەی ئافرەتان پیاوان ژمارەیان کەم دەبی و ئافرەتان ژمارەیان زیاتر دەبی پەیدابوونی کۆمەڵە ئافرەتانێک کەوا پۆشاچیان لەبەرە بەڵام بە ڕوود حسێبن بەهۆی ئەوەی جلوبەرگەکانیان تەنکە یان تەسکە یان کورتە کە ناشەرعیە جلوبەرگەکانیان و هەروەها بڵاوبوونەوەی داوێن پیسی بە ئاشکرا لە سەجادەکان و هەروەها زۆربوونی گۆرانی و مۆسیقا و ئەو بابەتانە و هەروەها خواردنەوەی ئارەق و بە ئاشکرا خواردنەوەی و هەروەها یەکێشتر لەو شتانە بە حەلالدانانی حەریر و هەروەها مۆسیقا و هەروەها یەکێش لەوتانە زۆربوونی ڕیبا خوا پەنامەم بدە و هەروەها ڕوچوونی زەوی بە ناخی خۆیدا ئەوە ئەو چەند شتانێک کە باسمان کرد کۆمەڵە شتانێکن هەمووی نیشانەکانی ڕۆژی قیامەتش یەکێشتر لەو شتانێکەوە لە ڕۆژی قیامەت ئەمانەت نامینێ و هەروەها خەڵکی شیاو کار بەدەستی دەستپاک پیاوی ئەمین لە شوێنی تایبەتی لە شوێنی کاری باش و چاک داناندرێ و کەسانێک لە شوێنی لە هەندێک شوێن و لە کار و ئەم شتیان دەخرێتە بەژێر دەست کە ئەمین نینە دەستپاک نینە کەسی خراپن خەڵکی دوول لە ڕووی ئێوەی بەڕێز هیچ و پوچ و کەم قیمەت دەبێتە کار بەدەست و پیاوی گەورە لە ناو خەڵکی و هەروەها خەڵکی زۆر پەیدا دەبن کەوا داردەستەی زاڵمەکانن بە قامچیان لە خەڵکی دەدەن و هەروەها فتنە گەلک گەلک زۆر دەبیتن سبحان الله یعنی وەکو تاریکایی شەو ئاوا فتنە وەکو لێزمەی باران دەباری خوا هەموو لایەکمان پارێزی خاڵیشتر خەتی لێدە لاپەڕە 83 لاپەڕە 83 التطاول في البنيان وتباهي الناس في زخرفة المساجد یەکێشت لە نیشانەکانی هاتنی ڕۆژی قیامەت پێشبڕچێکردنی خەڵک لە بەرزکردنەوەی باڵەخانە
ئەو جە لە خانیە لە دوکانە لە سوپەرمارکێتە لە دروستکردنی ئەو باڵەخانانەی فندق و ئەو بابەتانی کە هەیە خەڵک پێشبڕچێ دەکات و هەروەها خەڵک فەخر و شانازی بەوەی دەکات مزگەفتەکەی ڕازاندەوە فرانە شار یان فرانە خەڵک فرانە کەس مزگەفتەی دروست کردە مزگەفتەکەی زۆر پارەی زۆری لێدایە بەڵام لە چ لە بەردی حەلان و لە شتێکەوە ڕگە زۆر عنی برین ئیسرافی تێدا بکرێت و هەروەها تیجارەت و بازرگانی گەلک زۆر دەبی مەسەڵەن لۆن لە کابرا لە ناو فەیسبووکێکی خۆی بە تەنها بە کلیکێک جاروێک کڕی دەکات دەفرۆشی بە ئاسانی دەستە ئەو وڵات و ئەو وڵات تیجارەت زۆر دەبی وتقارب الأسواق وهروها بازاركان لێک نێزیک دەبی مل بە ملی یەک وەدەنێن شان بە شانی یەکتر هەمووی دەبێتە بازار لە کوچە و کۆڵانان لە هەموو شوێنەکان و هەروەها ماڵ گەلک زۆر دەبی سەروەت و ماڵ کەوا کابرا دەگەڕێتن یەک هەوی زەکاتی لێوەگری فەقیرێکی بین تۆ بەدەستی ناکەوی و هەروەها ڕەزیلی زۆر دەبی و هەروەها شایەدیدانی بە ناحەق خەڵک زۆر دەبیتن حەقی دەشارنەوە و هەروەها کێشە و دووبەرەچی و ناخۆشی و چێشمە چێشم لە نێوان خەڵکی زۆر دەبیتن بە شێوازێکی ئەو تو خەڵک ڕق و قین دەکەوتە ناو دڵیان سیلەی ڕەحم خزمایەتی دۆستایەتی زۆر کەم دەبیتن خۆشەویستی دەکەوتە سەرزاران بغز و قین دەکەوتە ناوڵەکان جیرانی خراپ جیران لە یەکتر خراپ دەبی ئەو دە جیرانی ماڵەوە بی جیرانی دوکان بی جیرانی هەر شوێنێک بی و هەروەها تەنها سەلام لەو کەسەی دەکرێت کە کابرا دەیناسی ئەگەنا کەس سەلام لە کەس ناکا و هەروەها یعنی برادەرێک جێڕایەوە ئەو خۆی باسی کرد وتی ڕۆژێک لە جادەی دەڕۆیشتم نەفەرێک بێوێ داهات سەلامی لێ کردم گوتی ئەمیش گاس گوت وەرە کاکە گوتی هات گوت فەرموو گوتی ئەوەی سەلامت لێم کرد کابرا واقعی وڕمە گوتی دەتناسم گوتی ناوەڵە دەمناسی گوتی ئەلیو سەلام لێ کرد کابرا وتی کاکە داوای لێ بڕون دەکەم ئەوە بەخۆی لێجێڕاوە سبحان الله یعنی لێ وەی لێدێ کابرا ئەگەر سەلا ئەوە چێ بوو يعني كأنه لنا مسلمانان يصبرون لنا وجند دهات كان عدد وايا كسلام إنك عيبة بلام ناو شاري زود زاري وايا يعني كابرا كسلامي لي بكري جيتو متى ونابي تندبي ناو مسلمانان سلام زور بي وهروها يقل نشانة كان روجي قيامت سنتي إسلام خلق بشتي تيدكا أو شتاني سنتي بيغمبر صلى الله عليه وسلم لدي سنة كان عادات وموديلات وتقاليد دروز دبي بزانت سنزورة تماشا دەکەی لە جیاتی ئەوەی کابرا کەژنی دەگواستەوە بینتە مزگەفتێ بە شێواتی شەرعی دەیباتە ناتی لە جیاتی ئەوەی لۆ نمونە ئەو کەسەی کەوا منداڵی دەبیتن لە جیاتی یەک جار کە لە دایک بوو منداڵەکە عەقیقەتی لۆ بکە هۆزەبانە هەموو ساڵی عید میلادی لۆ دەکات عید میلاد نازم یعنی چییە بەڵام عەقیقە سنەتی پێغەمبەرە صلى الله عليه وسلم هذا زول لو اشتانا يكيشتر ختي ليبدا او اي كقولتم ختي لمدا او كدريب ختي ليدا ختي ليدا تغير الزمان حتى تعبد الاوثان ويظهر الشرك في الامه تابعين تري زمان دغوري كدرين زمان دغوري نا معنى شو روشك قديمه خلقك كهر هماشي خلقك قديمه بلام خلق دين وإيمان ناودل الإنسان لا واز دبي حتى وايلده خلق دقريته وسر بتبرستي همان أو بتبرستي سدمي نفهم جاهلية شرك زور دبي لنا وخلق خوابنا أمام ده بامو زور كان زور باو دبيتن وان وها باران زور دباري بلام دغرو دان كم شين دبي كزي خوي ناقري بارانك وان وها وتقارب الزمان بركة لكان نامينه أها أو رسا شما فرا والله روتار شما كل أبي روج الشمو ها يعني وهذا كسر ما قديتوا وهذا كسال ده صورة توا بركة لك دامي ليه وقيل وهروها يقل وشتانا بيغمبري خاص العاصم لفن ما قد بالمي يعني زول بقبري خوي نشان ده واي ليدي الروجك دادي أجل درندكان قصدك كان لجمروف يكيشت اللي نشانه كان الروجي قيامت زور بي زوري خوني إنساني إيمان دار راستو سطع صدقتي سبحان الله في غنبري وقال فرمي من أشراط الساعة دفرمي يقل نشانة كان يروجي قيامة أويا حركات الإنساني إيمان دار خونك ببيني
دەفەرمێ کەم وایە وەکو خۆی نێتەچێت یەکێشتر خەتی لێدا حصر ماء الفرات عن جبل من ذهب واتە ئاوی فرات لە شوێنە قەتیز دەبیتن حتا لە شوێنی تیایەک ئەو تیایە هەمووی زێڕە ئەو ئایا خودی خۆی زێڕە وەکو زانانە قسەیان زۆر لەسەر کردیان یان مادەچی تێدایە وەکو زێڕ هاوشێوەی زێڕە کە بەقیمەتە کە هەندێک دەرێن نەفتی لە بنا هەندێک دەوێن هەزێڕی زێڕە هەندێک دەرێن مادەی شتی لەسەرەوە الحاصل ئەو بابەتانە واروەها لە مدینەی پێغەمبەری خوا شاری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرچی منافق و خراپە کەس کارە لەوێن دەرێ نامینێ تەنها پیاوچاکانی تێدا دەمینێتن واروەها جەزیرەی عەرەب جارێشتر دەگەڕێتەوە لە بۆ باغ و بێستان و شینبوونی دار و سەوزاییەکی زۆر خاڵێشتر خەتی لێبدا كثرة الروم وقتالهم للمسلمين ڕۆمەکان زۆر دەبن شەڕ لەگە مسلمانەکان دەکەن بە شێوەیەکی ئەوتۆ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت دار و بەر شایدی لەسەر جوولەکە دەدا دەڵێ یا مسلم هذا يهودي فتعال فاقتله ئەی مسلمان ئەوە جوولەکەیەکە بەردەک شایدی دارك ئەوە لە پشتە منە بیکوژن تەنها داری غەرقەد نەبی وەکو پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو دارە شایدیان لێ نادا لێ ئێستا دەرێن لە ئیسرائیل و ئەو منطقانە ئەو دارەی زۆر زۆر دەچینن یەکێشتر لە نیشانەکانی هاتنی ڕۆژی قیامەت فەتح ڕۆما شاری ڕۆما هەر وەکو قوستەنتەنیە هەردووچیان ئازاد دەکرێن دەکەوتە ژێر دەستی موسڵمانەکان ئەوانەی کە باسمان کرد ئەو چەند نیشانە طبعاً زۆر نیشانەی کەشەی ئەوانەی کە باسمان کرد بەشی هەر هەمووی لە فەرمودەی صحیحی پێغەمبەر هاتیە صلی الله عليه وسلم زۆر نیشانەی کەش هەیە بەڵام ڕەنگە فەرمودەکە صحیح نەبیتن بەو شێوەیە طبعاً جگە لە نیشانە بچووکان هەندێک نیشانەی گەورە هەیە لە نیشانە گەورەکانی هاتنی ڕۆژی قیامەت یەک لەو شتانە ظهور المهدی پیاوێک پەیدا دەبی لە ڕۆژی قیامەت کە ناوی المهدی مەشهورە ناوی خۆی محەممەدی کوڕی عەبدوڵڵایە یعنی هاوشێوەی ناوی پێغەمبەرە صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا دەفەرمێ يوافق اسمه اسمي ناوي بهما شوي ناوي منا واسم أبيه اسم أبي ناوي باوشي وشي ناوي بابي منا وات ناوي محمد كري عبد الله لأهل بيت بيغمبرة صلى الله عليه وسلم لمنطقي رشحالات بيداد بي للاي كعبة بدرد كبيتا لكاتك لكاتكان إنزا مسلمان كان بيعتي ددني إنزا أو كابرايا لسر باز وغيروي بيغمبري خواه صلى الله عليه وسلم حفظ صالان حكم ده صلاة ده قلتا دست زوي هروكو أوكاد بر لظلم وغدر وناحقي وناعدالتي بري دكات لعدالة تيقراي زوي طبعا وايدي دي مالي هند زور دبي خلق لنعمتك زور خوش دادا شي بسببي أو عدالته بارانێکی زۆر عجائب لە ئاسمان دەباری خوا بەرەکەتی خۆی دەنێری لەبەرەوەی عەدالەت هەیە بۆیە خوای گەورە ئەو ڕۆژەمان بە زووترین کات لە بۆ بینتە دی کە بەڕاستی ئێمە ئێستا لە ڕۆژێکی زۆر ڕەش لە زۆر ڕۆژێکی زۆر تەنگ لە ڕۆژێکی زۆر پڕ لە ناخۆشی دەژی ئومێدەوارین خوای گەورە حاکمەتی عەدڵمان لە بۆ بینی ئەوە نیشانەی یەکەم نیشانەی دووەم خروج المسيح الدجال الأعور الكذاب ئەوەی قەت لێدا پەیدابوونی مەسیح الدجال کە کابرایەکی تاکچاوی کۆرەیە درۆزنە لە ڕۆژهەڵات پەیدا دەبی لە مەنطقەیەک پێی دەوتر خوراسان 7,000 جوولەکەی لەگەڵا وەکو پێغەمبەری خوا لە فەرمودێک دەفەرمێ يتبع الدجال 70,000 من يهود ئەسفەهان پێغەمبەری خوا دەفەرمێ 7,000 کەس لە جوولەکانی ئەسفەهانی منطقەی دەکالای ئێران لەگەڵ دەجال دەبن واتە شوێنی دەجال دەکەون ومەکتوب بین عینەیه کافر لە نێوچاوانی دەجال خوا پەنامەمدا نووسرایە کوفر یان کافر لە بینی شام و عێراق پەیدا دەبی طبعا
هەموو شارەکان دەگەڕێ هیچ شوێنێک نییە لەسەر ڕووی زەوی نیکە جگە لە شاری مەکەی پیرۆز و مەدینە ئەویش مەلائیکە لەسەر دەرگاکانی ئەو شارە ڕادەوەستن ناتوانی دەسەڵاتی نییە داخلی مەکە و مەدینە بیتن کە مەلائیکە دەیپارێزن چل دەمینێتەوە چل ڕۆژ ئەو چل ڕۆژە ڕۆژی یەکەم وەکو ساڵەکە ڕۆژی دووەم وەکو مانگەکە ڕۆژێکی سێم وەکو هەفتەیەکە ڕۆژەکانی کەش وەکو ئاسایی ئەنی ڕۆژی یەکەم و دۆم و سێم زۆر تەنگ و زەحمەتە ئینسانی ئیماندار کە خۆی ڕاگەر ڕۆژەکانی کە سەهل دەبیت و خوای گەورە لە دوایی دەیەکەیشتر لە نیشانەکانی هاتنی ڕۆژی قیامەت دابەزینی عیسا پێغەمبەرە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بۆ سەر ڕووی زەوی تەواو عیسا پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ نەمردووە کاتی خۆی خوای گەورە بەر ڕەفەعناه ئێمە بەرزمان کردو بۆ ئاسمان بە زیندیەتی لە ئاسمان ئێستا بە زیندیەتی مایتەوە لەو شوێنە هەتا ئەو کاتێک کە ڕۆژی قیامەتەیەک لە نیشانەکان ئەوەیە عیسا پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بی دادەبەزی لە چێن دەرێ لە منطقەی شام لە دیمەشق لە ڕۆژهەڵاتی منطقەی دیمەشق لەوێن دەرێ لە لای منارەیەکی سپیە پێغەمبەری خوا فەرمێ لەوێ دادەبەزی ئینجا کە دابەزی پشتیوانی لە هەموو موسڵمانێکی ئەهلی حەق دەکات و هەروەها جەیشە کۆ دەکاتەوە لەوەی ڕوبەڕووی دەجال بیتەوە ئینجا لەو کاتەدا کە عیسا پێغەمبەر دادەبەزی کاتی قامەتی نوێژی بەیانیە لۆیە لەو کاتەدا لە دوای ئەمیرێک کاربەدەستێک نوێژ دەکاتن یعنی دەبتە یەکێک لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە حربەکەی خۆی دەجال دەکوژیتن و هەروەها حکم بە شەریعەتی ئیسلام دەکا صلیب لەبەر چاوی خەڵکە دەستچێنیتن یعنی ئەی مەسیحیەکان ئەی گاورەکان کە پێوتان وای ئەم سەڵب کرایمە لە خادرایمە درۆیە صلیبەکەی دەستچێنی یعنی ئێوە بە هەڵە داچون غەڵەتن ويقتل الخنزير براز دكوجي وكو نشانيك يعني براز كل ديني محمدي صلى الله عليه وسلم حرام ولا ديني نشان حرام أقدار بن ايوه فيتان لخد شكريا ويضع الجزية أو جزية كلا شريعة إسلام داندرا والتي سردمي محمد مهدي حكمي بيدكري أو نايهيري معنى تيه يعني كأمن هاتم أي خلش نابي دينك ببناء المسيحيات طوال همو يدبت مسلمان كواتا إلا إسلامتي قبولا لەو کاتەدا ئەمن و ئەمان و خۆشگوزەرانێکی زۆر بڵاو دەتۆ لە ناو زەوی هەرچی ڕق و بغز و قین هەیە و حەسادەت و ناخۆشی هەیە نامینێ بەرەکەتی ئاسمان هەموو دنیا دەگرتەوە سبحان الله و هەروەها ماڵ و سەروەت و سامان زۆر دەبی خۆشی گەلێک زۆر دەبی هەرچی شەڕ و کوشتار و حەڕبە نامینێ خوای گەورە بەو ڕۆژەمان شاد بکە یا ڕەب یەکێشتر لە نیشانەکانی ڕۆژی قیامەت خروج و یەجوج و مەجوج ئەوەندەی خەت لێ بدە پەیدابوونی یەجوج و مەجوج قەبیلەیەکن خەڵکەکن لە هەموو کون و کەرەبەر و شوێنەکانی زەوی پەیدا دەبن و دەڕژێ لە ناو خەڵکی بە شێوەیەکی ئەوتۆ هەرچی کشت و کاڵ و سەڕووی زەوی هەیە و هەرچی خشت هەیە ئەوانە لە ناوی دەبن فەسادی و خراپەیەکی زۆر لە سەڕووی زەوی بەڵاو دەکەنەوە بەڵام خوای گەورە سوبحانەه وتەعالا کلمەکی زۆر بچووکیان لە ناو مێشتیان لە ناو دەماغیان پەیدا دەکات وەکو کلۆ یعنی ئەگە دەردیان بە ناوکەوی ئەوها عەردی دەکەونە سەر عەردی ئەوانیش دەمرن بەهۆی ئەو دەردەوە و هەروەها زەوی بۆگەنی دەبی لەگەڵ لاشەکانیان ئینجا خوای گەورە تەیرەکی دەدێری بەوت ئەو تەیرە گۆشتەکانیان دەخوا عەردیان لێ پاک دەکاتەوە لە دوایی دەخوای گەورە سوبحانەه بارانێک دەبارینتن بەو بارانە عەردی لێ خاوێن دەکات و عەلی ئاسەوارەکانیشیان نامینێ پێنجەمین لە نیشانەکانی هاتنی ڕۆژی قیامەت پەیدابوونی سێ ڕووچوونی زەوی وەکو پێغەمبەری خوا دەفەرمێ ڕۆچوونێک لە ڕۆژهەڵاتە ڕۆچوونێک لە ڕۆژئاوایە ڕۆچوونێک لە جەزیرەی عەرەبە شەشەمین لە نیشانە گەورەکانی ڕۆژی قیامەت پەیدابوونی دووکەڵێکی زۆر چڕ و دووکەڵێکی زۆر ڕەش بەری ئاسمان دەگری لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا هەموو دنیا دەگرتەوە ئینسانی ئیماندار کە ئەو دووکەڵە دەستە ناودووتی وەکو پەسیوەک پێی ئیسعاز دەبیت و یعنی پێی ناخۆش دەبیت بەڵام ئەو دووکەڵە بچێتە ناولوتی هەر منافقەک هەر کافرەک یەکەوسەر پێی دەپەنمێ
بي دمريتو لناوي نامين طبعا لهم كنو كالبركانش بيغمبري خواد فرمي أو دو كرد استجوري حفتمي لنشان كان روج قيامت وطلوع الشمس من مغربها حالاتني روج لروج آوا بخوي روج لروج ألاد أردي أو جارة عكس دبتو لروج آوا روج هل ديتن أو كاتي كوا توبة قبول ناكري أو كاتي كوا إيماني هيت كسي قبول ناكري بريو استأمن كافر إيمان ليلم يوم لا ينفع نفس إيمانها إن لم تكن آمنت من قبل هشتمي لا نشان قبركاني روج قيامة خروج دابة الأرض من موضعها بيدابون بدل كوتني آجلك كبيدو دابة الأرض أو دابة الأرض آجلك قوريا طبعا أو آجل لسروي زي بيشتر نبوة شتش ناموية غريبة زور عجائبة لا شكل شيوي لا عمل كاني يجلس تكاني أو يقصلك خلق دكا وهروها بلاي هركس شي دابتي إيمان دارو كافري ليك دار كاتوا إنساني إيمان دار كاتك أو دابة الأرض بكري دابروا دمتاوشي غوناجي زور زواني بيدا دبي بلان بلاي هر كافرك دابرواتن وكو مورك بسلوتي دكويتن أو نشاني كفري أو كسي كوا كافر بوا وهروها يكشتلا نشاني كوتاي روجي قيامت أوش در كوتني آقريك لناو قولاي منطقي عدن لو بيدا دبي ولناو بحر حضر موت لو يندري كذكا والله أعلم بحر الميتة لو يندري آقريك بيدا دبي أو خلقي بالدني بلو سعي محشر همو لويان كودا كاتوا أو تن نشانة قولكاني هاتين روجي قيامت بو طبعا إما أو شتاني كرودة لروجي قيامت بريتيا لو أنا بقولت بوختي أما جاي دكم بإيوي برز يقلو شتاني كبيوست إما باور من بي هبي كبدقي قرآن فرمودي صحيح بيغمبر صلى الله عليه وسلم واردوا يقلو أنا دبي باور من هبي بالنفخ في الصور وات النفخ ليدان البوب كرناي كوا بيغمبري صلى الله عليه وسلم لحديث الصحيح كباسي كده فرمي وكيف أنعم وصاحب الصور قد التقم وحنى جبهته ينتظر متى يؤمر فينفخ بيغمبر دفنتون خوشي لجيام كام كاتي خاوني بوقكا كرناكا آوا دوي بكرناكا وناوا تاورواني أمري خوادكا هاد كاتك أمري بيبكا فوك ليبداو أو دنيايا روجي قيامة دابيتا كواتا باور مان هي بان نفقي صور يعني أو كرناي كوا شيء وكي طبعا تسونا بيغمبري خوادة في صلى الله عليه وسلم وكو والد زانان عند فرمون وكو شاخ قوتي حيوانات يعني دواميشت كبيوست باور ما بي هبي باور ما بزنديبونوا دبي هبيتا وهروها يكشت اللوش تاني كوا بيوست باور ما بي هبي ميزان بيور أو بيوري كخواي سبحانه وتعالى ميزان شدانا أو ميزان دوتايا أو بوشي كود وك ميزاني أسعي تاكو خرابي بي دفيود أو دشي وكي تونا تونيا تنقوريا بتشي وازكا أما باورمان هي كاتك إيما باورمان هي قرمي بي وكيا دايدني لغرفة بدي وكا برز دبتوني ودبي جهازك يزخت الدقري جهازك يشكرينا وخين الدقري جهازك استفيدا بو قرمي مسرير رجي باران حتى جهازي بو ملرزا بيدري رختري أوان ديا كواتا أوشتانا عقلي مروف دروستي كديا دبي لله خواز أحمد بي ميزانك دابني دو تاي هبي كردوي إنسانك كان بي زور آسانا نابش كوغمان ملي هبي تارا مش دبي باور مان بوي هبي ويؤمنون بما يكون من نشر الدواوين صحيفي أعمال إنسان كان خير لتندين آيات القرآن بازكا وأما من أوتي كتابه بيمينه فسوف يحاسب حسابا يسيرا وأما من أوتي كتابه بشماله أهو كوات لتندين آيات خير باسي كريا وده بباور مان هبي هموم روبك ده لسبردي صراط دبرتوا بأن الصراط أحد من السيف أو بردي صراط لا شيف تشترى وأدق من الشعرة وعروها لا ميسر باركترا طبعا أقول شيء لو إنساني خراب إنساني إيمان داري خواناسي دين دار يكساحي زور فراوانا بيغمبري خواد فرمي صلى الله عليه وسلم وكو بروسك خلق لي دبرتوا هيا وكو سواتاق لي دبرتوا هيا بغاردان لي دبرتوا بلام كو كردواري خو ماندلي قيسري لي بوكنا مشك لو لبن ترس لبن أخوشي لبن هامتي أو بردي صراط زاد فراوان برينا
لبو خرچی خراب لروج قيامتي وايلي بيدا خزيو دكيوت بن بني جهنم خواب فنام امدا ودبي باور مان هبي اخر شت بان الجنه والنار مخلوقتان موجودتان الان باور مان هي مصير دوا روج كوتاي همو مروفكان بريتلتي لبهشت دوزخ وأو بوشت دوزخ خواي قول آمادي كدو آمادي أعدت آمادي كرا ولا بيشتف لبوشي لبو متقين هم دوزخ هم بهشت هر وكل باور مان هبي بحوضي في غنبري خوا صلى الله عليه وسلم روجي قيامته لا برا هشتاونو لا برا هشتاونو آخر شد باسي كي أو يجبريت لشفاعة دبي باور مان هبي بوي شفاعتها أو شفاعة قولتني شفاعتي بيغنبري إيمي صلى الله عليه وسلم كمقام المحمود بيغنبري قادرة وفلو فايكا أو شفاعته وهروها بيغنبري صلى الله عليه وسلم شفاعتك لبو خلشي لروج قيامته لبو أوي دزبا حساب كتاب كري أو شفاعتي يكا هروها بيغنبري شفاعتك لبو خلق كمستحق بهاشتن زوبس نبهاشتن هروكو بيغنبري خوا شفاعتك لبو مامي أبو طالب كعذابك لسا سخد بكريتن لسا عفوا سوق بكريتن وهروها بيغنبري خوا صلى الله عليه وسلم أو جار شفاعتك بو برسكنوي بلي هندق لا أمتكاني وشفاعته في أقوام قد تساوت حسناتهم وسيئاتهم أو جار كومر خلقك يا تاكا وخرابك بيان أو هوشيك بيغنبري خوا شفاعتك لوي بس يعني كتساكا وخرابيان بنزا مثلا دون منا لا خواي يقول الرحمن بيب كاتن ببر شفاعتي بيغمبر صلى الله عليه وسلم خواي يقول تساو بوشي بكا بيان باتا بهشتي وهروها بيغمبري خوا صلى الله عليه وسلم شفاعتك لو خلقانك كوا موحد بنا بلام قناع بارن تسوين آقر بيغمبري خوا تاوادك لخواي يقول بشفاعتي أو بيان باتا بهشتي أواني شفاعتك ملائكتكاني خوا شفاعتك بيغمبران تيغرا هرهم يا شفاعتك بلام بشي هر قورا ببر بيغمبري إمركري شهيد كان هر شهيدي راستقيني كخوي بخد كربي لبيناي خوا شفاعة لبو حفتا كسي خزو كسي خوي دكا اواني صديق رازقون شفاعتك بياوتا كان شفاعتك واروها باورداران هندتيان شفاعتك آخر شفاعة كقورتين شفاعة أو شفاعتي خواي قوري سبحانه وتعالى لبو إيمان داران هندك كارو كدوه يقلوانا روجو قرآن بيغمبري قادة فرمي الصيام والقرآن يشفعان للعبد يوم القيامة وقالوها الروجو لقر قرآن لا فر النوات أو الشفاعة دك لبو إنسان كان لروجي قيامته طبعا آخر شيء الإنسان إيمان دستبهشته أواني دستبهشته طبعا لوين دري خواي سبحانه وتعالى مردن سرد بريتن بويا لا جيانا شي خوش دجين هتاي خواي قورا لبارين ولا خواي قورا لرن يا ربي خوايا لو سختي ناخوشي روجي قيامة رزقار ما بكي يا ربي خوايا باسمي أعظمي خود لنا وزوانا كاني خود بكرم ولطفي خود أو بهشت من بقسمت بكي لا أجري جهنم بدور من بكي خومان داكمان بابمان مالو من دالو خيزان من يا رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين هذا السي أورو ختك دريج بوا داوي اللي برندا كان براسي بس بابته كده يويس إن شاء الله بقيت معي استفادة هم ولاك دست خوش به